لقد سمع الله قول الذين قالوا إن الله فقير ونحن أغنياء. پروردگار خبر من داته دفرمي بدڵنیاییە و خوای گەورە قسەی ئەوانەی بیست کە وتیان بەڕاستی خوا هەژارە فەقیرە و ئێمە دەوڵەمەندین. چێ ئەو قسەیە کرد و بۆ کردیان؟ جوولەکە کردیان و لە ناو جوولەکەشدا یەکێک لە زاناکانیان عالمەکانیان کە ناوی فینحاس بوو. ئەو کاتێک کە گوێی لەو ئاەتە بوو کە خوای گەورە دەفەرمێ من ذا الذي يقرض الله قرضا حسنا، چێ قەرز لەگەڵ خوا بکە قەرزێکی باش بۆی خوای گەورە بۆی چەند قات کاتەوە. ئەسڵەن مانای ئاەتە چی برا بەڕێزەکانم؟ من ذا الذي يقرض الله قرضا حسنا، کەسێک محتاجێک پێویستی بە قەرز دەبێت دێتە لای تۆ قەرزی دەدەیتێ، خوای گەورە دەفەرمێ يقرض الله، ئەو قەرزی لەگەڵ چێ کرد؟ قەرزی بە چێدا؟ بە خوای گەورە دای. خوای پەروەردگار بە چەند قات پاداشتت دەداتەوە لەسەر ئەوەی کە تۆ قەرزت دایە موسڵمانێک. بە چەند قات خوای گەورە پاداشتت دەداتەوە لەسەر ئەوەی کە تۆ قەرزت دایە موسڵمانێک. يقرض الله قرضا حسنا. باش کەواتە کاتێک کە دەفەرمێ يقرض الله قەرز لەگەڵ خوا دەکا، خۆ نەبێ خوای گەورە خودی خۆی پێویستی بە پارەکەی تۆ هەبێ. مەبەستی ئەوەیە کە تۆ دەچی چاکە لەگەڵ ئەو دەکەی، تۆ فەرمانی خوات جێبەجێ کرد و خوای گەورە خۆی پاداشت دەداتەوە، ئەجرت زۆر گەورەیە لای خوای گەورە لەسەرەوە. مەبەست ئەوەیە. بەڵام ئەو یەهودیە جاهلە حاقیدە کە ئەم ئاەتەی بیست وتی ئایلەوە خوای گەورە داوای قەرزمان لێ دەکا، هانمان دەدا قەرزی لەگەڵ بکەین، کەواتە خوا فەقیرە و ئێمە دەوڵەمەندین. خوا فەقیرە و ئێمە دەوڵەمەندین. تۆ بڵێ خوا فەقیرە ئێمە دەوڵەمەندین. خوای گەورە دەفەرمێ لەقەد سەمیع الله، خوای گەورە ئەم قسەی بیست، ئەم بێئەدەبی و کوفرەی بیست کە وترا چی؟ إن الله فقير ونحن أغنياء، خوا هەژارە و پێویستی بە قەرزە لەگەڵی بکەین و ئێمەش دەوڵەمەندین. خوای گەورە بیستی. بەڵام ئەم بیستنە براکانم وەکو بیستنی ئەولانیە کە دەفەرمێ لەیسە کەمیثلیه شەیء وهو السەمیع البەصیر. ستا لەولا وەصفی خۆی کردووە بەچی؟ یەکێ لە ناوەکانی کە متەضەمینی صیفەتە چییە؟ السەمیع، خوا بیسەرە. ئەم بیسەرەی ئێرە لەقەد سەمیع الله، خوا بیستی. ئەم استخدامەی ئێرە فيه تهدید ووعید شدید، هەڕەشەیە. خوا بیستی وەمەزانن ئەم خەبەرە خوای گەورە ئاگای لێ نییە، یعنی کە بیستی واتە عقوبەتان دەدا لەسەری. پەنا بەخوای گەورە. قول الذين قالوا إن الله فقير ونحن أغنياء. یەکێ لە دوعات دەفەرمێ جارێکیان مناڵێکی 7 ساڵان لە ئیذاعەیەکدا ئەوەی گوێ لێ بوو کە کەسانێک هەن وتویانە إن الله فقير ونحن أغنياء. ئەویش پرسیار لە باوکی دەکات، دەفەرمێ ئێ باوکە ئەوانە چۆن ئەو قسە غەڵەتەیان کرد؟ دەڵێن خوای گەورە فەقیرە و ئێمەش دەوڵەمەندین. فمن الذي أغناهم إذن؟ ئەگەر خوا فەقیر بێ ئەی چی ئەوە ماڵی داوە بەوانە دەوڵەمەندی کردوون؟ هەر خوانیە ماڵ دەدا. من الذي أغناهم؟ ئەی چی ئەوانی دەوڵەمەند کرد کە خوا فەقیر بێت؟ یعنی مناڵێکی 7 ساڵان بە فیتڕەتی پاچی خۆی دەزانێ ئەم قسەیە زۆر بێئەدەبیە و هەڵەیە بێعەقلیە. چۆن خوا فەقیرە؟ ولله ملك السماوات والأرض، هەرچی مڵکی ئاسمانەکان و زەوی خوای پەروەردگارە. چۆن خوا فەقیرە؟ لێرەدا براکانم بزانین خوای پەروەردگار هەڕەشە و وەعیدەکەی لەسەر ئەم بێئەدەبیە چییە؟ فەرمووی سەنەکتب ما قالوا، ئێمە دەینووسین ئەو قسەی کە وتیان دەینووسین. چی تریش دەنووسین کە لەسەریان ماڵە و سزایان دەدەین لەسەری چی تریش؟ وقتلهم الأنبياء، و ئەو شتەشیان لەسەر دەنووسین کە چییە؟ کوشتنیان بۆ پێغەمبەران. جوولەکە عادەتیان وا بوو پێغەمبەر کوژ بوون، پێغەمبەرانیان دەکوش عەلەیهیمۇ الصەلاة وەسسەلام. دیقەت بنێ براکانم، قەومێک پێغەمبەرانی خوا بکوشن دەبێت چ مجریمێک بن. بۆیە ئەمڕۆ بەلامانەوە سەیر بێ کە جوولەکە موسڵمانان و مناڵانی موسڵمانی فەلەستینی دەکوژێ. سەیرە؟ سەیر نییە. ئەوان پێغەمبەرانیان دەکوشت.
يعني قومێکن ئەوەندە بێبەزەی و بێڕەحم ئەوەندە گومڕاو لاڕێ ئەوەندە زاڵم دەستیان دەچۆ خوێنی پێغەمبەرانی خوا عليهم الصلاة والسلام ئێستا ئەمڕۆ بەلامانەوە سەیر بێکە مناڵێکی فەلەستینی بکوژن یا ئافرەتێکی فەلەستینی بکوژن هیچ سەیر نییە ئەو پیشەی خۆیانە خوای پەروەردگار فەرمووی سەنەکتب ما قالوا وقتلهم الأنبياء ئایا عقوبەکەی خوا بۆ ئەوان ئەوە بوو کە فەقیریان کە نا جوولەکە لە دنیادا لە دەوڵەمەندترین کەسەکانی جیهانن جوولەکە يعني سبحان الله ئێستا من و تۆ بانێ قسەیەمان بەرامبەر کرا بە عقوبەمان بە جنسی خۆی دەدایەوە يعني بەخوا دەڵی فەقیری خۆت بە دەوڵەمەند دەزانی دەی دەبێ فەقیرت کەم لە هەموو کەس فەقیرتر بی خۆی گەورە وای لێ نەکردن بگرە دەوڵەمەند بن ماڵی پێداون ماڵی پێداون کەواتە بەڕاستی خوایەکی حەلیممان هەیە خوایەکمان هەیە کە وەکو من و تۆ نییە کە زوو هەڵچین زوو تووڕە بین زوو بڕیار بدەین زوو سزا بدەین زوو هەڵوێست و مووقف وەربگرین حەلیمە خوای گەورە زۆر حەلیمە خوای گەورە سەبوورە لەسەر ئەدا خەڵک جنێو بەخوا دەڵێ خوا ڕزقیان دەدا خەڵک شەریک بۆ خوا دادەنێ خوای گەورە عافیەتیان پێ دەدا خەڵکێکی کوفر دەکا بەرامبەر بەخوا بێئەدەبی دەکا خوای گەورە هەر مۆڵەتیان دەدا خوای گەورە حەلیم دیقەت بدەینە فائیدەیەکی تر لێرە دوو تاوانی جوولەکە باسکرا لە مایەتەدا چی بوو یەکەم ها بێئەدەبیان بەرامبەر خوا کەوتیان خوای گەورە فەقیرە ئێمە دەوڵەمەندین ئەی تاوانی دووەمیان کوشتنی پێغەمبەران عليه الصلاة والسلام کامیان گەورەترن کام تاوانە گەورەترە لە ئاەتەکە ئیستنباطی بکە دەی ورد بەوە لە ئاەتەکە ئیستنباط کە کامی گەورەترە بێئەدەبیەکە گەورەترە بە بەڵگەی چی لە سەرەتا باسیەوەی کرد فەرمووی سەنەکتب ما قالوا ئەو قسە بێئەدەبیە کوفرەی کە کردیان کە خوا فەقیرەوێن دەوڵەمەندین ئەوە وقتلهم الأنبياء کەواتە بێئەدەبیان بەرخۆ لە کوشتن گەورەترە لە کوشتنی پێغەمبەران گەورەترە بێئەدەبی بەرامبەر خوا لە کوشتنی پێغەمبەران گەورەترە کەواتە دەبێت ئەو کەسانەی کە بێئەدەبی دەکەن ئەو کەسانەی کە کوفر دەکەن ئەو کەسانەی بێڕێزی بەرامبەر خوا دەکەن با چاک بزانن تاوانەکەیان لە تاوانی کوشتنی پێغەمبەران گەورەترە پەنا بەخوای گەورە زۆر کەس گاڵتەی لێدێ هەر بە گاڵتە جاڕیەوە بەرامبەر بەخوا کەلیماتی وا بەکاردێنێ وشەی وا بەکاردێنێ بێڕێزی نازانێت چ تاوانێکی کردووە چۆن ئەو تاوانەی کە کردی لە کوشتنی پێغەمبەران گەورەترە وقتلهم الأنبياء بغير حق طبعا كشتنيان بو پیغمبران هموی هر بنا حقا هیچ كشتنيك هي بحق به يعني هو وصفي شي لازمه ككشتنيان بو پیغمبران هر بنا حقية ونقول أي باشا لسزاي أو دو جريمة تشيان بيدالين روج القيامة لسزاي أو بيان دالين ذوقوا عذاب الحريق دي بتشيجن سزاي سوتينر سزایەکی سوتێنەر کە نەک بەس لاشەتان دەسووتێنێ بەڵکو دەچێتە ناو لاشەشتان تا دڵیشتان دەسووتێنێ لە جەهەنەم خوا پەناماندا ئەوە عقوبەی جوولەکەیە بۆ قیامەتیان خوای گەورە پەناماندا بەڵێ